دەستەی گەشت و گوزاری هەرێم چەند ڕۆژێکە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گەشت و گوزاری پارێزگاکان سەرقاڵی دانانی پلانی نەورۆز و هاتنی گەشتیارانن. سەرۆکی دەستەی گەشت و گوزاری هەرێم دەڵێت ساڵی ڕابردوو 2,100,000 گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردووە، بەڵام پێدەچێت بەهۆی سەقامگیربوونی دۆخی عێراق ئەمساڵ ڕێژەی هاتنی گەشتیار بۆ 2,500,000 گەشتیار بەرز بێتەوە. تاکید ئەمە پار 2,100,000 گەشتیار هاتن لە بەرەمی کوردستان ئەم ساڵیش ئامانجمان ئەوەی بگەینێ 2 ملیۆن و تەمان ژمارەیەکی گەورەیە 2 ملیۆن ئەوەش ناکرێت هەر بە دەستەی گەشت و گوزاری ئەو ئیشە بکرێ، بەڵکو پێویستە و بە تاکید هەموو هەماهنگن لە گەڵمان لە هەموو لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوەی بتوانین ئێمە ژمارە بگەینە 2 ملیۆن و ئاماژەکان واداری دەخەن خۆشبەختانە کە ژمارەیەکی باش بە تایبەت لە ناوەند و خوارەوەی عێراق سەردانی هەرێمی کوردستان دەکەن بەبێ پشران هەموو سەردانی هەرێمی کوردستانەکەن. لە پارێزگای سلێمانی چەند پرۆژەیەکمان هەیە لەسەر داهاتی 120 دەتوانین ئیشی لەسەر بکەین و ببینە پێشەوە و خزمەت گوزاری لە بۆ گەشتیارەکان باشتر بکەین. بە بەراورد لەگەڵ پارێزگاکانی دیکە ساڵی ڕابردوو سلێمانی زۆرترین ڕێژەی گەشتیار ڕووی تێکرد. بەڕێوەبەری گەشت و گوزاری سلێمانی دەڵێت بۆ ئەم ساڵیش هەوڵ دەدرێت تەواوی ئاسانکاری بۆ گەشتیاران بکرێت، بە تایبەت لە مەرز و بازگەکان، شوێنە گەشتیاری و هوتێل و میوانخانەکانیش ئامادەکاریان تێدا کراوە. 85 گەشتیارانی ئێمە لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق لە 115 بۆ وڵاتانی بڵێ وڵاتی ڕۆژهەڵات و بیانەکانە ئێمە هەوڵمان داوە ئاسانکاریەکان بکەین بە لە سەیتەرات لەگەڵ بەڕێز ئاسایشی سلێمانی، پۆلیسی سلێمانی، پارێزگای سلێمانی، قایمقام بەڕێوەبەری ناحیەکان هەوڵمان داوە قسە بکەین بۆ ئەوی ئاسانکاری بکرێ ئەگەرچی ئەوان مافی خۆیانە هەندێک ئیجراعات هەیە بکرێ بۆ پاراستنی سەلامەتی ئەم شوێنانە. شارەوانی سلێمانی لە 150 باجەکانی لەسەر وتێل و متێل و شوێنە گەشتیاریەکان کەم کردوێتەوە بۆ ئەوەی برەو بە خزمەت گوزاریەکانیان بدەن بۆ بەرزکردنەوەی نرخەکانیشیان. لە ئەگەری زۆربوونی ڕێژەی گەشتیاران مۆڵەتیان پێدەدرێت لە 105 بۆ لە 110 نرخەکانیان بە ئاگاداری چێشخانە و میوانخانەکان بەرز بکەنەوە. ئێمە دوێنێ کۆبوونەوەمان بووە لە خۆڵی ئۆسکار لەسەر چنار بە ئامادەبوونی بە ڕێوەبەرایەتی گەشت و گوزاری سلێمانی و بە هاوکاری کۆمەڵی میوانخانە و چێشخانەکان کۆمەڵی ڕێنمایی دراوەتە پێیان بە هەمویان و پێمان ڕاگەیاندون کەوە ئێمە لەگەڵ تانین ئێمە هاوکارتانین بۆ هەموو کەم و کۆڕیەک بۆ هەموو کێشەکان لە بۆنەکانی جەژنی نەورۆز و قوربان و ڕەمەزان وەکو هەموو ساڵانی پێشوو ڕابردوو. لەگەڵ ساڵانی پێشوو لە 150 هەموو ڕسوماتێکی شارەوانی دابەتی و لەسەر وتێل و موتێل و ڕێستۆرات و بواری گەشت و گوزار. ساڵانی ڕابردوو گەشتیاران گلەی ئەویان لە شوێنە گەشتیاریەکان هەبوو کە لە ڕووی خزمەتگوزاریەکانەوە وەکو پێویست برەویان پێنەدراوە و حکوومەتی هەرێم کەمتەر خەمە لە ئاس شوێنە گەشتیاریەکان. بەڵام دەستەی گەشت و گوزار دەڵێت لە ئێستا بەدواوە هەوڵ دەدرێت کەرتی گەشتیاری ببوژێندرێتەوە و پێشنیاریش کراوە لە سنووری سلێمانی لە 120 داهاتی گەشتیاری بۆ چەند پرۆژەیەکی گەشتیاری تەرخان بکرێت. ڕەمی ڕسمان کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.